والصلاة والسلام على رسول الله. السلام عليكم ورحمة الله. خۆشەویستانم، پاش دابڕانێک بەهۆی ڕەمەزانی پیرۆزەوە کە 9 حەڵقەمان پێشکەش کرد لەسەر گەشتێک بە ژیانی بانخوازانە، ئەچینەوە سەر موعجزەکانی قورئان و فەرموودە. سوپاس بۆخوا بەهۆی مەجلیسی زیکرەوە کە ساڵێ زیاترە هەوڵم ماوە کە بەردەوام بین و ئەو لە زۆر لایانی ئەعجازی قورئان و فەرموودە قسە بکەین. خۆشبەختانە گەیشتووەتە ئێرە و ئینشەڵڵا بەردەوام شەبین چەند حەڵقەیەکی دیکە و لە کەناڵی سەداش جارێکی تر بە حەڵقەی نیو سەعاتی کە لێرە تەقریبەن 50 دقەیە لەوێ بە 30 دقە تۆماریەکەینەوە بە تۆمارکردنێکی باشتر کە بمێنێتەوە و لە کەناڵی سەدا لەلایەک و لە کەناڵی میحرابی ئینشەڵڵا هەر پێشکەش دەکرێتەوە. جا من لە خزمەتانە ئەمشەو باسی کۆمەڵێک شتەکەین کە بەڕاستی زەرورە بیزانن. ئازیزەکان، فیتنەکانی ئاخر زەمان زۆر کە خۆشەویستمانە فەرمێ بادی ڕووبی لە ئەعمالی فتنن کە قیطاعی اللەیلی مظلم، دەست خێراکەن، دەست و بردکەن لە کاری چاکە لەبەرەوەی فیتنەی زۆر یەد وەکو چێوی تاریک وایە. يصبح الرجل مؤمنا ويمسي كافرا ويمسي مؤمنا ويصبح كافرا يبيع دينه بعرض من الدنيا. بەیانی کەسێک بڕوادارە ئێوارە بێ بە کافر و ئێوارە کافرە و بەیانی بێ بە شێوەیەکی، یعنی بەردەوام لە تەقەلوباتێکی زۆرایە. يبيع دينه بعرض من الدنيا، بەیانی مؤمنە ئێوارە بێ بە کافر، ئێوارە مؤمنە بەیانی بێ بە کافر و بەو شێوەیە. ئەمە ظروف زەمانێک کە تێکەوتوین. بەڕاستی من وەکو کەسێکی داعی کە زیاتر لە نیو سەدەیە خەریکم، ظروف زەمانێک کە بینم بەهۆی سۆشیال میدیاوە تا بانخوازێکی میانڕەوی عاقڵی بە وجدانی دیندارە بینی چەنەهای ترە بینی کە دەنگێکی گەورە و ڤیدیۆی زۆر یەکێکیت ئەڵێ وەڵا نا شافعی بەڕەحمەت بێ، نا ئەبوو حەنیفە و نا عولەماکانی ترمان نەوەوی بەڕەحمەت بێ، ئەمانە هیچیان هەر بڕوادار نین ئەسڵەن، ئیتر هەچی کافرە بێ بکوژرێ. جاوەرە ئەمە ئەگەر دین لای ئەمەوە بێ ئەبێ بگەینە چی؟ خەڵکانێکی ڕەنگە تووشی فیتنە بن بەهۆی ئەم برادەرەوە، خەڵکانێکی تر پیا بوون ئێمە دیفاع لە پێغەمبەرەکەین و گوایە ئەم توراسە و ئەمەی بۆمان ماوەتەوە لە حەدیث فەرموودەکان هەر هەمووی ڕەتەکەنەوانێ، گوایە بوخاری هەر عەرەبی نەزانیوە. ئیتر لەم قسە و بەزم و بازاڕانە خۆ ئەگەر لە بوخاریە لە موسلیمە ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێ حەدیثێ 2 حەدیث 10 حەدیث 100 حەدیث چەند ئەڵێیت تانێکە بن کە بە عەقڵی خەڵکێکی ئێستا یا ئەوسا نەچوو بن. عولەماکانمان هەموویان قسەیان لەسەر کردووە. عولەمای ئێمە لە کۆن و نوێ شوڕوتی خۆیان هەبوو بۆ وەرگرتنی حەدیث، زۆر بە شارەزایانە معامەلەیان لەگەڵا کردووە. ئەمڕۆ ئەمانە بوون بە فیتنە بۆ خەڵک کە ئەم نوێژەی ئێمە ئیکەن ئەم نوێژەوان نییە. ئەی نوێژ چۆنە؟ ئیتر شتێکە بۆ داڕێژێ و شتێکە بۆ ئەڵێ ڕەمەزان، هەر ڕەمەزان ئەسڵان توانی نەیگری. حاج هەر بەو شێوەیە نییە لە چ کاتێکا حەجەکەی بیکە. ئیتر لەم قسە و بەزم و بازاڕانە کە هەیە کابرایەکی وەکو شەحرور و کەیالی و کێو پیابن، ئەمانە شەر بە ئارەزوی خۆیان مختص نین ئەسڵن. کابرا مهندیسێکە، کابرا اختصاسێکی ترێ هاتوو دەمی لە دینەیە بە ئارەزوی خۆی قساکە، ئەمە ناکرێ. خەڵکێکیش تووشی فیتناکەن. ئیتر خۆیان کە شتەکە ئەڵێن ئایا ئەم کەسی کە گوێی لەو بوو ئەچێ بزانێ مقابلەکەی ڕەدراوەتەوە کێ ڕەدیاوەتەوە، چۆن ڕەدراوەتەوانێ، کتێبی لەسەر نووسەوە ئەچێ کتێب بخوێنێتەوە، مهمە بێ بە فیتنە بووی. بەڕاستی ئەمە فیتنەکانی ئاخر زەمانە. ئەو بێزگەلەوەی جەماعەتی ئەحمەدی هەیە و قادیانی هەیە و ئیتر شتانی تر زۆرن هەیە قسە بە سەحابە ئەڵێن و بە دایکمان عایشە قسە و بوختانی بۆکەن و بەو شێوەیە. ئەو لەولاوە تەبشیر بوەستێکە
یانەوێ خەڵکی لە دین دوورخەنەوانی و وا لەو خەڵکە بکەن کە ئەم دینە شتی تازەی تیان ئەگەر تازەشی بێ تیابێ ڕاست نییە لەسەر ئەو سیاسەتە چی ملیارەها دۆلار سەرفەکرێت. ئەمە بێژگە لەم شەڕە هەمواری کە هێناویانە ژیانە لە عالەم تێکاوە کە ئەوەش بۆ خۆی فیتنەیەکی گەورەیە. هەرچەند ئێمە دڵنیاین کە کۆتاییەکەی بەخێرە گەڕێ و ئەم زوڵم و ستەمانە نامێنێ. ڕاستە ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەگۆڕێ، بەڵام گۆڕانکاریە بێت لە منطقانە، بەڵام سەرنجامی ڕسوابوونی ئەمریکا و ئیسرائیل ئینشاءالله. یەکێ لەو مبەشیرە خۆشانەی کە حەزەکەم عەرزی بەڕێستانی بکەم بۆی کە بەرچاوڕوون بن، پیاو باشێک ئەڵێ لە کاتێکا کە شەڕی ئەمریکا و ئێران و ئیسرائیل دەستی پێکرد، وتی لە خزمەت خۆشەویستمانە بووم سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ. ئەڵێ پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم فەرمووی سەیری ئاسمان کە سەیرم کرد لە دوورەوە، دوو باڵندە وەکو داڵەکەڵخۆڵەی گەورە وردە وردە نزیکە بوونەوە، تا نزیکە بوونەوە گەورە ئەبوون. ئەنجا بە چڕنۆکەکانیان لە ئاسمانە بوون، ئەوان وەستا بوون، هەر کەسێکیان بیستە لەسەر ئەرزایان کوشت. ئالەو کاتە خەڵک هەبوو دوعایە کرد، خەڵک هەبوو ئەگریا، خەڵک هەبوو هاواریە کرد، خەڵک هەبوو کفریە کرد. ئیتە هەر یەکەی بەنەوعێ. خۆشەویستمان فەرمووی ئەمە ئەو ڕۆژەیە کە یوسبح الرەجل مؤمنا ويمسي كافرا. ئەمە ئەو ڕۆژەیە کە ئەو خەڵکە بەهۆی ئەم زروف و زەمانەوە وای لێت کە بەیانی بڕوادارە ئێوارە ڕواکەی لە دەسەدا. وتی من خەمی ڕەسوول الله بوو، وتم یا ڕەسوول الله من ئاواتم شەهادەتە، بەڵام ئەترسم تۆ تووشی شتێک ببی بچینە شوێنێکەوە. فەرمووی نا، ئارام بگرە. وتی کاتێکمان زانی لەم دوو باڵندەیەوە وەکو بڵێ مەسعەدێک شتێک ئاوا دابەزی، خەڵکانێ دابەزین، وتم یا ڕەسوول ئەمانە ئەیانەوێ بە حساب شەڕ لەگەڵ ئێران ناکەن. فەرمووی نا، هەر ئێران نییە، ئەیانەوێ ڕۆژهەڵاتی ناوڕاست بگۆڕن. طبعا جوولەکە بە حسابی خۆی ئەوێ بە وڵاتێکی گەورەی ئیقلیمی و دوایەوەش ئەڵێ سنووری من نایشارێتەوە لە نیلەوە هەتا فوراتە، یعنی ئەم وڵاتانە هەمووی داگیر کات، بەشێ لە سعودی و بەشێ لە میسر و ئەمانە هەمووی بە حساب داگیر کات. دیارە ئەمەی بۆ ناچێتە سەر. ئەو برادەرەوتی لە خەوما بینی وردە وردە پەڕەکان پەڕ لە سنگ وتی لەسەر گەورەکەیان لەسەر سنگی سەلیبێکی پێوە بوو، زانیم ئەمریکایە، ئەمی تریشان نەجمەی داودەکەی کە حسابی جوولەکە کە شعاری جوولەکەی ئەوە بە سنگیەوە بوو، زانیم ئەمەیان بچووکترە جوولەکەی. وتی وردە وردە پەڕ لە سنگی جوولەکەکە ئەبووە دوایی لە باڵی، و ئەمریکەکەش وردە وردە هەر پەڕی لێ بووە، بەڵام خەریک بوو ئەمەی چووکەکە بکەوێ بە پەڕی نەما چۆن ئەوەستێ بە ئاسمانەوە، گەورەکە خستێ سەر پشتی خۆی و دوورکەوتنەوە. رسول الله فەرمووی ئینەهم یەڕەونەه بەعیدا وەنەڕاه قەریبا، ئەوان بە دووری ئەیبینن، ئێمە بە نزیکی ئەبینین. ئەمە واقعەکەیە، چ لە مبەشیراتە، چ بە واقعی، چ بە ئەو حەدیث و فەرمودانەی هەمانە، چ بە تەحلیلی سیاسی کە بەڕاستی زوڵم و زۆری ئەمریکا و ئەو هەموو مەساریفی کە کەوتۆ لەسەری. دکتۆر عەبدوڵڵا نفێسی ئەڵێ لەگەڵ بەرپرسێکی زۆر گەورەی پاکستانە قسەمە کرد، لە قەتەر بینیم، باسی ئەومان کرد کە لە ئەفغانستانە لە 2001ەوە تا 2019 ئەو ناوە ئەمریکا 6 تریلیۆن و نیو دۆلاری زەرەر کردو، مەصرف کردو، ئاخری هیچی نەچنێەوە مەجبور بەجێ هێشت. ئەمریکا کە ئێستا بە 30 تریلیۆنە چەنە عەجزی هەیە، نەتیجەکەی دۆلار ئەڕوخێ. ئێستا بە زۆر کە نەوت بە هەر وڵاتێک نەوت دەفرۆشێ بێ پارەکەی دۆلار بێ لای ئەو بێ ئەو پارەکانیان بۆ سەرفکە، ئەوە نامێنێ ئینشاءالله. ڕۆژێکی ئەڵێن دۆلار لە وەرەقەی کلینەکس بێ قیمەترە بێ. ئیتر قووەت تاسەر نییە بۆ هیچ کەس، خەڵکانی تریانە جیانی تر، سینە، رووسیا، وڵاتانی ترە قووەتی تریەت، ئەی بینین ئینشاءالله. جا ئەمە بەستەکەی من ئەمەیە، یعنی لەم بار و زروفا کە ئەمە وەزعی سیاسی و وەزعی ئەم وڵاتانە کە حتا کوردستانی خۆمانی گرتوتە ئەوە تا دەوام نییە و خەڵک ئەترسێ زەخیرە نەمێنێ و ئیتر ئەم وەزعی بەسەر عێراقا ڕەنگە عێراقیش زیاتر تێوە بگلێ و
وڵاتانی خلیج و هەمووی گرتووەتەوانێ. ئایا دوایەوە تورکیا گرێتەوە یانە؟ مهم ئێمە بە فەزلی خوا بە فەزلی دینەکەی و ئەو مبەشیراتانە ئێمە ئەو سەریە بینین کە ڕسوابوونی ئەمریکا و ئیسرائیلە. جەماعەتی غەزە توانیان نیوەی بەلای منەوە ئەوەی کە من تێگەشت بم نیوەی سومعەی ئەمریکا و ئیسرائیل و غەرب بەرێت. ئەم ئابڕوچوونەی ئیبستین و ئەمان کە ئەویش ڕوبعێکی تقریبەن ئەتوانین سومعە و ینی ناوبانگی بردوون. ئەم ڕوبعی تری ماوە بە قەناعەتی من کە ئەم شەڕەی ئێران و ئەم بەزم و بازاڕەی ناویان نەتەوە ئەویش ڕوبعەکەی تریە بە. ئێمە ئێستا سپاس بەخوا درۆنێک یا دوان بێتە سەر کوردستان و بیخەنە خوارەوە یا پارچەیەکی بکوێتە خوارەوە خەڵک ئەوەوە لێ هاتووە جۆرێک لە ترس ئەترسین. جاوەرە تۆ سەواریخ لەسەر بێ و بەردەوام ئەم ئاگادارکردنەوەی بچنە مەلجەئە و مەلجەئەکانیش ئەمین نییە و هێ ڕۆژێ دوان سیان 2 ساڵ لەگەڵ غەزا و دوایەوەش لەگەڵ ئێستا ئێرانە. ئیتر خوا زاڵم بە زاڵم لەناوە بات وەتیلکە لەیام و نداویلها بەینە الناس. و ئێمە دڵنیاین کە لە 2027 مەشروعی سەهیۆنیت نامێنێ و ئینشاءڵڵا عالم ڕزگاریە بێ لە دەستیان و ئەمانش سەرەتاکانێتی کە ئەیبینی. جا لەم هەموو بەزم و بازاڕی کە عەرزم کردن ئەمە تۆزێکی ئێمە ئەبێ ئاگامان لە دینەکەمان بێ عەزیزەکان، بزانین دین لە کێ وەرەگری. ئەوانەی کە هەرچی ئەشعەری و ماتوریدی هەیە و خەڵکانی ترێ هیچی بە موسڵمان نازانن و قسەیان پێ ئەڵێن، هەر کەسێک بوو قسەی من خۆم قسەیان لێ وەرناگرم، چونکە بۆ لە ساڵ 95 ئەو ئومەتە ئەشعەری و ماتوریدی بوون. وەکوم دکتۆر خالی ئەڵێ بەڕێوەبەری ژیار ئەڵێ ئێمە لە عەقیدا لە ئەسڵی عەقیدا هەموومان هاودەنگین، یەک وەکو یەکین، موشکیلەمان نییە. لە فروعی عەقیدا ئەگەر هەندێ جیاوازی هەبێ ئەمە ناکرێتە ئەوەی تۆ هەرچی عولەمای ئومەت هەیە ناکاتە ئەوەی هەرچی ئەشعەری و ماتوریدی و ئەمانە هەیە هەمووی بنێری بۆ جەهەنەم. لە کاتێکا من قسە لە دکتۆر محەممەد دەدوو وەرەگرم کە عالمێکی گەورەی ئەم سەردەمەیە لە وەریەگرم ئەڵێ ماتوریدیش و ئەشعەری و هەمویان ئەهلی سونە و جەماعان، ئەتر کەسی هەبا بۆ خۆیەر بڵێ شتێکە گرێ وایان وتۆ لەولاوە مامۆستا سدیقی ئاڵێ نەخێر وایە نەوتۆ ئێوە باشتان سیر نەکردو لەو کتێبە ئەوە تاوانێ مهم ئەم هێنان و بردن و ڕەد و نازانم چی. من لەلام ئەمەیە، یعنی دین لە هەموو کەس وەرناگرم، باڕیشی هەبێ با دکتۆرای هەبێ کە زۆریشان نیشان ئەسڵەت ئە دکتۆرا و شتیشان نییە، یعنی هەرچی بێ خۆشتەکە دیارە. لەبەرەوە ئازیزەکانم دین لە هەموو کەس وەرناگیرێ. دنیا و قیامەتی ئێمە بەسراوەتەوە بەم دینەوە. ئاگاتان لە دینەکەتان بێ کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ڕۆژی گێت وەکو پشکۆیەک وایە لە دەستا بە شەوەیەکی تاریکی باراناویە لە دەستا بمێنێتەوە دەستە سووتێنێ فڕێیتە سەر عەرزەکە کوژێتەوە دینەکە. یعنی وەزێکی وایە بەسەر خەڵکە ڕواتان بێ ئێستا شتێکە لەو بابەتە خۆ نامانەوێت کەس بێ هیواکەین، بەڵام ئەبێ ئاگامان لە دینەکەی خۆمان بێ لە کێشت وەرەگرین. چی قسەیەکی کرد تۆ ناکری لێی وەرگری، یانە بێ خۆت میزانێکی پێبێ بگەڕێ بەدوایە بە هەموو شتێکیش بڕوا نەکەین. من جاری وایە بابەتێکە بینم لە فەیسبووکە بڵاو کردێتە ڕەنگە بمێ بڵاوی کەمەوە نەقلی کەم جارێ ئەچم بزانم کۆمنتەکان خەڵکێک چی پێوتووە ئەگەڕێم بەدوای بزانم ئایا وایە، چونکە شەرت نییە هەموو شتێ ڕاست بێ. ئەمە بۆیە باس کرد کە تا بەرچاوڕوون بین و یعنی هەوڵ بین شارەزا بین بۆی سەرمان لێ نەشێوێ و بە سەلامەتی ئەم ژیانە کورتەکەمە تەواو بکەین. کە عەرزم کردن من لە عومرێکی دوور و درێژە لەم دنیا لە دنیای ئیسلامەتیە بەڕاستی ئێستا ئەبینم کارەساتە. ئەمە بێژگە لەو هەموو بڵێن مەقاتعی ڤیدیۆ و شتانەی کە بەڕاستی خەڵکە با بەرەو شەهەوات و بەرەو شتی خراپ. ئەمە لەولا ئەوانەی کە ئیشەکەن بۆ ئیلحاد، ئەوانەی کە ئیشەکەن بۆ قورئانەکان و قورئانەکان، ئەوانەی کە ئیشەکەن
دژی مەزهەبەکان و دژیەوە کەڵات تۆ لە پێغەمبەرەوە ساسەم شدوەرەی قورآن و سونەوە یاوەکو لە ئەبوو حەنیفەوە هێباب ئەوەی ئەبوو حەنیفە تێگەیشت و تۆ باشدا و ئابایش تۆ تێی ناگەی ئەوەی ئەبوو حەنیفە زانیوێتی خۆ ناکرێن بڵین ئیجتیهادی تازە نەکرێت بەڵام کێ ئەیکا خۆ نەک تۆ یا هەرچی هەرسا بەڵام نەچم لە قورآن و سونەش وەرەگرم قورآن و سونە چی وەرەگری بە تێگەیشتنی کێ ئیتر ئەمانە هەمووی بەڕاستی یا ئەوە کەسانێک پیابوون وەڵا ئێمە دژی ئەم لایەنە ئیسلامیانەین و ئەمە نابێ و ئەمە وا و ئەمەوە ئەبە بۆ لایەنێکی علمانی بە کۆمەڵ ئیشکا بۆ ئەگەر کۆمەڵێکی تر بە کۆمەڵ ئیشکەن بۆ ئەم دینە بۆ سەرخستنی ئەم دینە تۆ دژایەتیانەکەی ئەمانە هەمووی دەستیان لە پشتە هەمووی بەرنامەی هەیە یعنی پیاوێکی مەغریبی عالمێکی مەغریبی ئەڵێ وەڵڵاهی ئەوانەی کە لە مەغریب دژی بوخاری قسەیانە کرد وتی تەمیلەکرێن هەر لای خۆمان ملیۆنە دۆلار خێرە ئەدرێ بە لایەنێک لەم کوردستانە بۆ ئەوەی کە هاوڕەگەزبازی بڵاو کاتەوانێ ملیۆنە دۆلار ئاخر باشە بۆ بیدرێتێ چی پێویستی ئاخرە گەرەمان لای ئێمە هاوڕەگەزبازی بڵاو بێتەوە نەبێتەوە چی لەوانە ئەمە هەر دژایەتی دینە بینەوە سەرەوەی کە ئێمە بەڕاستی حەقێکمان پێ ئەم حەقە خوا ناردوێتی خەڵکانێک سوور ئەزانن ئەمە ڕاستە بەڵام هەر ئینکاریەکە فلما جاءتهم آياتنا مبصرة قالوا هذا سحر مبين ئەمە باسی قومی موسى عليه السلام ئەوانەی فرعونە بەڵام هەر هەموو ئەوانە ئەگرێتەوە لەم ظروف و زەمانەشە کە ئاەتەکانی خوا ئاشکرا دیارە ئەوان ئەڵێن ئەمە سحرە ئەمە ئەساتیری ئەوەلینە ئەمە فێر کراوە ئەمە لە تەورات و ئینجیلەوە وەرگیراوە ئەمە چی ئەمە چی وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا فانظر كيف كان عاقبة المفسدين إنكاري أكن لكاتك يقينيان هيك أمر راستا لبر استمكاري خوان خو بزلزانين خوان وتوش سيرك أي محمد كعاقبة مفسدة كانت شيئة هر حق سركة أوان دانيان الناب مع بقوري أم دينا إن كاد ليضلنا عن آلهتنا لولا أن صبرنا عليها وسوف يعلمون حين يرون العذاب من أضل السبيل كافر كان لبين خوان آيانود فريق بو محمد إما سرگردان و گمراب كان لبتكان من أجر صبرك زور من نقرتاه لداهتوا أزانن كعذابك أبينن شي سرلي شواو سرگردان بو لري راس لا ياو أمان اعتراف أما ئەگەر سەبرێکی زۆرمان نەگرتایە ئەمەنگە ئەم قورئانە جاذبێتی هەیە ئەوەندە پێغەمبەر صلی الله علیه و سلم تەئسیری هەیە فەریق و ڕاپێچمان کە بەرەو ئیمان بەڵام ئێمە بە زۆر خۆمان گرت و بەر بەرژەوەندی بێ لەبەر خۆ بەزلزانین بێ لەبەر هەر شتێ لەو شتانەی کە هەیە ئەم دینە ئەمەندە گەورەیە تەنانەت دوژمنەکانیشی شایەتی بۆ ئەدەن کاتی خۆی عتبەی کوڕی ڕەبیعە هات ئەبا وەلید بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم هەنێ قسە بکا و وەکو مفاوەزاتێک کە تۆ واز لەمە بێنە و چی دەوێ بۆتەکەین و ئەکەین بە گەورەی خۆمان و چ کچێکی جوانە دەوێ ئەدەینێ و چی پاراڵی بۆت کۆکەینەوە ئەمانە ئەویش هەنێ قورئان شتی بۆ خوێن دوایی کە گەڕایەوە وتیان تۆ چیتە چیت دی وتی واللهی قەت شتی وام نەبیستووە واللهی ئەوە شعر نییە واللهی ئەوە سحر نییە واللهی ئەوە جادوگەری و کەهانە نییە ئەی قوڕەیش بە قسەم بکەن واز لەم پیاوە بێنن واللهی ئەوەی کە من لێم بیستووە دەنگ و باسێکی گەورە و دەنگانەوەیکی گەورەی ئەبێ ئەگەر عەرەب ئەمیان لەناو برد ڕزگارتان بۆیتە خۆتان بۆ پیاو خراپەکەن واگەر سەریش کەوت بەسەر عەرەبە ئەو مڵکی ئێوەیە گەورەی ئەو گەورەی ئێوەیە ئێوەش پێی بەختەوەرە بن وتیان وەڵا تۆشی سحری لە تۆش کرد ئەی ئەبا وەلید بە زمانەکەی بە زمانی سحری لە تۆش کردووە وتی ئەوە ڕەئی منە چیەکەن بیکەن کەیفی خۆتانە ئەم شایەتی باوکی وەلید عتبەی کوڕی ڕەبیعە زۆر مهمە کە عولەمایانی خۆمان کە سەلەفی خۆمان ئەمەیان بۆ نەقڵ کردوین
ئەمە دوژمنتە ئاوات پێڵێ هەرچەند مسڵمان نەبووە هەرچەند ئەوانی کە پێیان ئەڵێ مسلمان بەڵام شایەتێکی گەورەیە حەقێکە ناکرێ نەوترێ یان وەلیدی کوڕی موغیرە ناردیان هەر دیسان بۆ مفاوەزات ئەویش کە هاتە وتیان ها چیت دی وتی وەڵی کەستان لە ئێوە لە من شارەزاتر نییە لە شیعر کەستان وەکو من نین کە ئەوەی وتوێتی لەو بابەتانە نییە إن لقوله الذي يقول حلا خۆشیێک و شیرینێکی تایە و بەردەوام بەروبووم ئەدا وإنه ليعلو وما يعلى عليه يعني بەرسە بێتەوە کەس سەر ناکەوێ بەسەریا وإنه ليحطم ما تحته ئەوەی لە ژێریا بێشکێنێ قال لا يرضى عنك قومك حتى تقول في من رازي نابينە بێت تۆ شتێ بڵێ يعني ناکرێت تۆ مەدحیکەی وتی باشە با بیرێ بکەمەوە بیری کردەوە وتی دەیواڵێن سحرە و تەسیرەکە خوای گەورە لەسەر ئەم قسانەی وەلیدی کوڕی موغیرە کە لەژێر زەختی گەورە پیاوانی قوڕەیشا ناچار بوو کە شتێ بڵێ قەناعەتیشی پێی نییە وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا قرآن وصبيانك وفرمي إنه فكر وقدر فقتل كيف قدر بيري كردو شتيكي وتقدير كرد بكشتي بوخوتو شتيك تقدير كرد ثم قتل كيف قدر بكشتي بوخوتو قسي كرد ثم نظر ثم عبس وسيري كردو توزد مشاوي قرش كردو ثم أدبر واستكبر تكبري كردو فقال إن هذا إلا سحر يؤثر أما السحر تأثيرك إن هذا إلا قول البشر أما قصي بشر كخوي الصرف إذاني قصي بشر نية خوي قورج فرمي سأوصله سقر كون الزكاني خين دوزخوا وما أدراك ما سقر لا تبقي ولا تذر لواحة للبشر أو جهنميك هيتشي ناهي لتوانيو لنا يوم ئەم قورئانە بە جۆرێک داڕێژراوە کە خۆیان ئەیانزانی ئەمە ئیشی بەشەر نییە سێری ئەم ئایەتەکە قیل یا نوح اهبط بسلام منا وبركات عليك وعلى أمم ممن معك ئەمە نۆمی هەشت میمی تایە لەم ئایەتە پێنجی ظاهرە سیانی لە گۆڕاوە کە بووە بەوە بەهۆی ئیدغامەکەوە لەگەڵ ئەوەشە وشەکانی هەمووی یەک نەسەقی جوانی ئاسان لەسەر دەم کە ئەمە بەس لە قورئانە وایە ئەوەی کە یەک تۆ شارەزایی هەبێ مەسەڵەن ئەم ئایەتەکە خوێنتەوە إذ قال الله يا عيسى ابن مريم أأنت قلت ناڵێ أأنت قلت للناس اتخذوني وأمي إلهين من دون الله ئەمە کە باسی قیامەتە چەند جوان دای ڕشتووە کە حەزەتی عیسا خوای گەورە لە قیامەتە ڕایەگرێ و تۆ وات بە خەڵک وتووە کە خۆت و دایکێ وەکو دوو خوا بپەرستن ئەویش تەبریئەی لێک خۆ هێشتا شتەکە نەبووە باسی قیامەتە ئەمە کەسێکی دنیاییشی چییە بەمە ئەمە وێت لە مەسیحەکان تێبگەێنێ بابێ ئەو دوای چی کەوتون سمەینی حەزەتی عیسا تەبەڕائەکا لێتان وای پێ نەوتون ئەمە قیامەت کە هێشتا نەهاتووە ئەو وا ئەڵێ من نەموتووە ئەگەر وت بێتم تۆ ئاگاداری تۆ عەلامی غویوبی ما قلت لهم إلا ما أمرتني به ئەوەی تۆ ئەمرە پێکردم ئەوم پێوتون کە تەنها خوا بپەرستن کە خوای ئێوە و خوای منیشە و من شاید بووم بەسەریانەوە ئەو کاتە تیاتیان و کە منیش بردەوە بۆ لای خۆت تۆ خۆت چاودێر بووی بەسەریانەوە تۆ ئاگاد لە هەموو شتێکە ئەگەر عەزابیانەی عەبدی خۆتن و ئەگەر لیان خۆشە بی تۆ عەزیز و حەکیمی خوای گەورەشە فەرمی ئەمام ڕۆژەیە کە ئەوەی صادق بێ سدقەکەی فریایەکەوێ بەهەشت جێیانە کە ڕووباری تایە خوا لیان ڕازیە ئەوان ڕازین لە جەزای خوا ئەوەش فەوزێکی گەورەیە لله ملك السماوات والأرض وما فينا على كل شيء قدير يعني كأفرمي قال ربي إني وهن العظم مني يعني أو دارشنا إني مني
قال ربي إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك ربي شقيا زكريا سلام خوای لێ بێ يعني دارشتنی ئاەتەکان ئەوانەی کە لە بەلاغەتی عەرەبیە شارەزان کە ئێستا خۆشبەختانە لە شاریقا چەند مجەڵەدیان دەرکردووە لەسەر تەفسیری بەلاغی قورئان و مەقاتەی ڤیدیۆشی بەردەوام دابەزێ لە تیکتۆک و لە شوێنەکانی تر ئیتر ئەوەی کە باسی ئەەکەن بەڕاستی سرد ئەسوڕمێ لە داڕشتنی ئەم قورئانە خۆی گەورە ئەنزەلەه بعیلمێ یا ئێمە خاوەنی ئەمەین ئەوەی کە حەق بڵێ ئەوە دانەنێ بە حەقە ئەم پیاوەی کەیبینن ناوی غەزوانی شەربەچیە ئەم غەزوانە ئەڵێ کابرایەکی مولحید زۆر شارەزا لە عەرەبیە هادووتی ئەمە چیە ئەڵێن قورئان کەس ناتوانێ هاوشێوەی بێنێ قەڵەم و کاغەزیانە ئێستا منی شتێکە نووسم کە وەکە ئاەتێکی قورئان بێ ئەڵێ کە کردێەوە ئەم ئاەتە بوو وقيل يا أرض ابلعي ماءك ويا سماء أقلعي وغيض الماء وقضي الأمر واستوت على الجود وقيل بعدا للقوم الظالمين ئەگەر بیکەین بە کوردی هەژاری خۆمان مامۆستا هەژار لە تەفسیرەکەیە ئاوا تەرجمەی کردووە ئەو جا گوترا زەمین ئاوت هەڵقۆڕێنە بەرزایی بەس ببارێنە ئاو ڕۆچوو بە ناخی ئاخا کار سەری گرت لەسەر جوودی لەنگەری گرت وترا تارن ئەوانەی ناحەقی کارن ئەنی تۆ بزانن وشە چەند مهمە هەموو شانەی کە هەژار هێناوێتی بڕوان ناکەم هیچ کوردێک بتوانی بێتی ئاوا بیکا بە کوردی هەموو وشەی کوردیشن ئەمە فەرقی کەسێکی زمانزانە لەگەڵ کەسێکی وەکو من و تۆ ئەمە فەرقەکەیە یعنی چەند بە کوردێکی جوان دایڕشتووە کەشتی ئەدەبی چی فەرقە لەگەڵ شتی کەسێکی ئاسایی کە قساکە بە کوردیەکەی گوێ ئاگردانەکەی ماڵی خۆیان مامۆستا محەممەد عەلی قەرەداغیڵێ هەنێ قساکە بە کوردیەکەی گوێئاگردانەکەی ماڵی خۆیان ئێوە ناکرێ ئەمە کوردیەکی کوردیزانێکی وەکو هەژار کە قاموسی هەمبانە مۆرینەی هەیە و چەند شارەزا بووە ئاوا کردوێتی بە کوردی ئەمە هەر لە کوردیا جیاوازێکە جا لە عەرەبیشە ئەم تعبیر ئەم ئاەتی قورئان کە ئەو برادەرە ئەیبینێ کە لاسایی بکاتەوە شارەزایەکی زۆرە لە زمانی عەرەبیە ڕێک قەڵەمەکە یشکێنێ وەرەقەکە دڕێنێ ئەڵێ ئەم قورئانە کەس ناتوانێ هاوشێوەی بێ عەرەبێکی دەشتەکی کەم ئاەتی بیست هاتبۆ مەدینە قورئانی نەبیستووە دوو سەحابە گوێی لێبێ ئەمە ئەم چیرۆ لە چیرۆکی یوسف عەلەیهی سەلام ئەم ئاەتا خوێنەوە فەلەممە استەیئەسوا منه خەلەصوا نەجیە کە بێهیوا بوون لە براکانیان و لەوەی کە براکەیان بەرنەوە لای یوسف گلیایەوە لای خۆی عەلا ئەساس سواعی مەلیکی بردو ئەمانە ئەوەی کە مەلیک شتی پێ ئەپێوە و پێ کێشاو ئەمانە کە ئەوی گلایەوە ئیتر ئەمان چی بکەن بەم 4-5 وشەیە فەلەممە استەیئەسوا منه خەلەصوا کە گوێی لەوە بوو کابرا بەو سەلیقە عەرەبی کە خۆی بە فیتری هەیبوو وتی ئەوە قسەی بەشەر نییە ئەوەن دوایی پیان و تۆمە قورئانە کەلامی خوایە جا ئەم پیاو باشە ئەڵێ غەزوە شەربەچی ئەڵێ ئەم قورئانە لە خارجی کەونەوە هاتووە لە خوایەکەوە کە لە لەوحی مەحفوظەوە هێناوێتی ئاسمانی دنیا بۆ پێغەمبەری خۆشەویستمان دابەزێ لە 23 ساڵە دوێنێ برایەک تەلەفۆنی بۆ کردم وتی ئێستا لە مناقەشە 11 شەو لەگەڵ کەسێکی مولحیدە گوایە نوێژوانیە و نوێژ ئاوتم با بە نوێژوانی ئەی بۆچی نوێژی ترسێ لە کاتی شەڕاکە تۆ بێ کورتی کەیتەوانێ و چەند کە جەماعەتێکیان نوێژەکە و جەماعەتێکیان حیمایەکە و دوای ئەوانی تر نوێژەکەن ئەی نوێژی ترس چێ کاکە ئەگەر نوێژ هەر بریتە لە دوعا ئەی ئەمە چییە یعنی ئەیتەوتی زۆرە مناقەشە لەگەڵا کردووە لەسەر مەسەلەی دین کە ئەوی تۆ تێگەیشتی وان نییە ئەم قورئانە یا بێ لە خواوە نەبێ ئیتر چی ئەڵێ بڵێ یان ئەگەر لە خواوە بێ نابێ کەم و کورتی تیا بێ باسەکە ئەمەیە
ئێگەر خۆیەکی باڵا دەستی گەورە هەبێ ناکرێ ئەم بەشەرە بنێرێتە سەرزەوی بەرنامەی بۆ نەنێرێ. لەبەرەوە ئەم هەوڵەی من لەگەڵ بەڕێستانە و ئەو بانخوازانەی تریش ئەوەیە کە تێبگەین لە گەورەی ئەم دینەی خۆمان. ئەمە هەر بە قاڵەی دەم نابێ یەکێ بێ وەڵا جا ئەوە چییە و جا بۆ کەس ناتوانێت بیڵێت بۆی تۆ بە تەمای چیتیان. ئەوەی شارەزای ئەدەبیاتی هەبێ، ئەوەی کە شتێ لە ئەدەبیاتی کوردی یا عارەبی یا هەر زمانێکی تر بزانێ، ئەزانێ کە ئەم قورئانە کەسێک ناتوانێ هەڵی بەستێ. چکە بۆ ئێستا من کە کەسێکم ئەندازیارم لە بەشێکی زۆر کەمی ئەندازیاری شارستانێتە بە 4 ساڵ خوێنومە و 44 ساڵیشە 45 ساڵیشە مهندسم. بەم 45 ساڵ مهندسی و بۆیش کە لە کولیە خوێنومە شتێکی زۆر کەم لە هەندەسە ئەزانم. ئایا منێ کە لە سەردەمی سۆشیال میدیا و لە قەرنی 21 ئاژین، ئێستا من کە بە حساب نووسەریشم چل کتێبم نووسیوە، بە هەزاران نوسخە کتێبم بڵاو کردوتەوە، بە هەزاران ڕەنگە هەزار وتارم مابێ بۆ نمونە. باشە من خۆ سەیری خۆمەکەم ئەتوانم لە یاسای نێودەوڵەتیا قسە بکەم، ئەتوانم لە میرات قسە بکەم، ئەتوانم لە نظامی ژنهێنان و تەلاقا قسە بکەم؟ نا. ئەوەی کە ئیسلام هێناوێتی لە مەسەلەی زەواج و مارەکردن و مارەی پێدان و جیابوونەوە و تەلاقا، ئەوە تا ئێستا لە لای مەسیحەکان تەلاق نێدەی گیریان خواردو. دەیەوە تا لە غەربە لە بەریتانیا برادێک ئەڵێ لە هاید پارکە خەڵکانێکی زۆری بێلانە پیاوی بێلانەی لێو لەو باخە گەورەی لەندەنە ئەخەوەشۆ بۆ هەنێکیان کە ژنیان هەیە هاوسەرگیریان کە جیابنەوە قانونی غەربی وەکو ئیسلام نییە مافبا بە هەردوو لاو ئەمە نا، هەمووی بەلای ئافرەتەکە قڕەکرێ بەسەر پیاوەکە. بۆیە ئەمە چی لێ کەوتۆتەوە کە خەڵک ئافرەتی گەڵ ئافرەتێکا ڕێەکەوێ و مناڵی گەوریان هەیە و ناچن مارەیکە بۆ چکە لە دوایەکەیە ترسێ، لە دوایەکەیە ترسێ چکە سبەینی ئەگەر جیابەوە لێی عەقدی مارەی هەبوو هەرچی هەیە ئایەن بە ئافرەتەکە قڕەکەن بەسەر ئاژدا و ئاوایە. ئەمە قانونە، قانونێکی خوای 1400 ساڵ و 1450 ساڵ لەمە پێش هاتۆتە خوارێ. واکە پیاو بچێ لە هاید پارکە بخەوێ هەچی هەیە لی سەنی، ئەمە چی حەق بۆ ئافرەت دەکەیتەوە؟ نا، ئەی پیاویش بەشەرە، یەکێتی ئافرەتان هەبێ بۆ ما بەبێ یەکێتی پیاوانیش دانین بۆ ما، ناکرێ. ئازیزەکان ئەم دینە ئەمەندە گەورەیە لە هەموو بوارێکە قی هەموو لایەنەکان ئەدا. ئەم پیاوە مێژوونووسی بەناوبانگی بەریتانی ئارۆن توێنبی ئەڵێ کاتێک ئەوروپیان چوونە ناو هەردوو کیشوەری ئەمریکا و ئوستورالیا هێندیە سوورەکان و دانیشتوانە ڕەسەنەکانی ئوستورالیا کۆمەڵکوژ و پڕ کرد، بەڵام کاتێک موسڵمانان چوون ئەندۆنوسیا و مالیزیا و فیلیپین تەنانەت یەک سەربازیشان لەگەڵ نەبوو تەنها بە ڕەوشتە بەرزەکانی ئاینی ئیسلامیان بڵاو کردەوە. من شەڕی جیهانی یەکەم و شەڕی جیهانی دووهەم و ئەمەی ئێستش کە ئەگوزەرێ هەڵەیەکی ڕەشە بەناوچەوانی غەرب و سیستەمی غەربی و ئەلمانی و هەمویانەوە. خۆم کابرایە موسڵمان نییە، بەڵام حەقەڵێ ئەوەی کە باسی بەتبە و ئەوەی کە باسی وەلیدی کوڕی موغیرە و کێو ئەمانەمان بۆ نەقڵەکە ئێمڕۆ زەرورە ئێمەش لە ماشارەزابین کە غەیری خۆمان چی ئەڵێ. ینی زەرورە کابرایەکی ئاوا گەورەی مێژوونووس ئاوا باسی ئیسلامەکە لێرەوە دەمڕوو تێبێت لە خۆی هیچ نازانێ و کتێبێکی خوێنێتەوە یان نەخوێنێت و گوێ لە ڤیدیۆیە بۆ یان نەبوو هاتووە دەم بە ئایا و دژی ئیسلام قساکە تیوالێکیوا بێ تۆ چیە زانی؟ کابرا هاتۆ 100 کەسایەتی گەورەی دنیای باس کردو لە مێژووە یەکەمیان محەممەد سڵ عەلەیهی وسەلەم داهەنێ چی قسەیان کەوتی نەخێت گەورەترین کەسایەتی مێژوو محەممەدە سڵ عەلەیهی وسەلەم. کەسێک بێ هەر بە تاڵی دەم و هەر بە ئاوا
یااتە تفەنگەنێ بە تاریکیەوە تۆ نەبێ جا بەڕاستی زەرورە ئێمە ئەمانە بزانین و ئەنجا ئەم دینە بەم ئیمکانیاتی کە هەیەی و بەم بڵاو بوونەوەی کە بڵاو بێتەوانێ تەئسیراتی کە هەیەی ئاگادار بین قەشێکی فەڕەنسی بەجا بە ناوی جاک بینین بۆ سوید ئەڵێ سیرکەن ئەو مناڵانەی کە ئەمڕۆ لە بەردەمتانان لە کەنیسا سبەینە گەورە ئەبن بە موسڵمان ئەڵێ چوومەتە سەروی فەڕەنسا باکووری فەڕەنسا سەدمە بوو زۆربەی موالیدەکانەوانی لە دایکە بن ناویان محەممەد و مستەفا و ئەحمەدە ئەبینن شۆڕەشێک لە فەڕەنسا هەڵگیرساوە کە ئەو کاتی خۆی ئەو سەورەیە بوو کە هەنەکان و قەساویسە هەمویان لە ناو کەنیسا کەنیسە دەوری نەما کاتێ شۆڕشی فەڕەنسی بوو هیچ سوڵتە و حکم و دەسەڵاتێکیان نەما چونکە بۆ کەنیسا زوڵمیە کرد و کەنیسا حەقی ئەو خەڵکی نێ لەگەڵ عیدمانە بوو لەو ڕۆژەوە کە ئێمە نەڕەمانەیە نە کاریگەرمان هەیە لە سەر خەڵک ئێمە لە کابوسە ئاژین کابوسی حەقیقی لە ساڵانی داهاتووە فەڕەنسا ئەبێ بە موسڵمان بۆیە هەچی ڕێکخراوە ئیسلامیەکان هەیە لەوێ کە دەورە بینن هەمووی ئەخرێنە لیستی تیرۆرەوە بواریان لێ تەنگەکرێتەوە جاسووسیان بەسەر ئاکرێ عەزیزەکانم ئەمانە هەمووی کە شایەتی ئەمە شایەتیە بۆ ئیسلامیەیە و ڕاستە ئەمە هاواری لێ هەستاوە هەتا جارێک قەشەیەک وە بزانم لە ئەڵەمانیا بوو خۆی سووتان وتی فریاکەون خەریکە ئیسلام ئەمان خوا خەریکە ئیسلام هەموو شوێنێ داگیرەکە کابە بگاتەوەی خۆی بسووتێنێ ئەمیش ئەمە تاواڵێ دێم دینەی من و تۆ چییە کە ئاوا کابرا ئەترسێ خۆ کەم نییە قەشەیەکە و کەمەنێکی بەسەر بردووە و فعلەن ئەڵێ هەر باو مناڵانەی کە ئەبن محەممەد و ئەحمەد و مستەفا دیارەکە ئەم دینە خەریکی چییە چۆن بڵاو بێت بۆ کە تۆ مقابلەکە هیچی پێ نییە عەزیزەکانم ئینشەڵا لە حەڵقەکانی داهاتووە یەمە سەرەوە بڕواتان بێت کە دیراسەیەکەی نە تەورات و نە ئینجیل و نە هیچ کەس هیچی لا نییە یا ئەهل الکتاب لەستم عەلا شەی ئێوە لەسەر هیچ نی ئێمە خوا ئەفەرمووی خۆ من نایڵێ بەڵام کە تۆیشی یەیت ئێمەش وەکو ئینسانی هین دیراسەی ئەەکەین فعلەن لەسەر هیچ نین هەر ڕووی باسکردنی نییە ڕووی مەجلیسی نییە ئیتر ناوەی ئیسلام هاتووە لەمانەوە شت وەرگێ هەر ئەسڵەن ئەوەی قورئان و ئیسلام بە ئەهلی کتابی کردو هەڵی وەشانون با بە دەواری شڕی نەکردو بەس پاشچی پاژەوەی بێت دیراسەی کەی ئازیزەکان ئەمانە کۆمەڵێ مەسەلەی گرنگن کە پێم خۆش بوو تشک بخەمە سەری کە جەنابتان شارەزاییتان هەبێ لەبارەیەوە دکتۆرێکمان هەیە هەیسەم تەلعات کە پیاوێکی داعی موسڵمانە و خزمەتێکی باشی کردووە لە پێش جەژناوەتی سبەینە ئیشەڵڵا جەژنە دوای ئیشا بۆدکاستێکم بۆ ئامادە کردوون کە خۆم زۆر سەرسامە پێی لەگەڵ موهەندیسێکە بە ناوی حەمزە سولەیمان وەکو جەژنانە تاندەمێ کە ئایا ناپلیۆن بۆناپارت بەڕاستی موسڵمان بووە کە بە یەکی لە قایدەکانی ئەڵێ گەرگەڕامەوە فەڕەنسا تەطبیقی ئیسلامە قورئانەکەم ئیسلامەکەم چۆن جاک ڕۆسۆ کە دەستوری داناوە لە عالەمی غەربیە چی لەبارەی پێغەمبەرەوە ئەڵێ کە ئەڵێ با ئێمە شەهید بین لە ڕێگەتە چۆن گۆتە موسڵمانە بێ دیوانێکی هەیە شعر هەمووی مەدحی ڕەسوول وڵایە چۆن ڤیکتۆر هۆگۆ باژەوەی قورئانی خوێن وتی یا نەبی ئەڵڵا ئەی پێغەمبەری خوا ڕێم بە ناوچەوانم سوژدە بەرم لە بەردەم تا چۆن سیۆدۆر نۆلکیدە شێخی ئیستیشراقی لە عالەمە پاژۆی گەشتە 90 ساڵی وتی بأن محمدا بالحقيقة ولا بد أن يكون نبيا محمد إلا أبي پیغمبر به ئەمانە اعترافاتێکن کە زۆر سەیرن
بەڵام چییە مەوزوع ئەمەی کەی بینن ئەم مهندسە کە ناوی حەمزەیە هاتووە کتێبێکی نووسیەوە بە ناوی جسوور باسی 100 مستەشریقەکە لە کۆنا ئەم مستەشریقانە ڕۆژهەڵات ناسانە کە تیانە ئینسافیان هەبووە ئەها عەرزم کردم کەسانێکن بە ئینسافن ئێمە ئەبێ بزانین ئەمانە چیان وتووە چۆن باسی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن باسی قورئان چۆن باسی حەزاری ئیسلامی کە ئیتر مسلمان بووبن یا مسلمان نەبووبن ئەڵێ نەتیجەی بەحسەکەشم کە ئەم 100 کەسەم هێنا دیراسی قسەکانیانم کرد جا ئەوەی مهمە ئەم پیاوە نازانم وەکو ئەندازاری ئەم بلیمەتی لەکوێ هێناوە ئەڵێ چوومەتەوە سەر زمانە ئەسڵەکەیان مەسە ئەڵەمانیە چووم قسەکانیانم گۆتە چووم کتێبەکانیم بە ئەڵەمانی خوێنەوە نەک بچمە لای وەرگێڕێک وەرگێڕەکە مەسەلا هەندێشتی باش وەرنەگێڕابێ چۆ بە زمانەکەی خۆی یا بە ئینگلیزی مەسە دیارە ئەڵەمانی و ئینگلیزی و ئەم زمانانە باشە زانێ ئەو بێزگە لە عارەبی گەنجی شاوەکۆی بینن لە ڤیدۆکە ئەمەی لای دەسە چەپ ئەوە حەمزەیە ئەمەی تریشان هەیثم تەڵعەتە کە هاتووە لە مەزدەرەکانیانەوە تۆ 100 کەس یەکی کتێبێت دوو کتێب سێ کتێبیان زۆرەکە هەمووی بخوێنی توانێ دیراسەی بکەیت و ئەم کتێبەی نووسیوە بە ناوی جسوور کە باسی ئەو شایەتیانەیە کە تەوسیق کراوە بە لوغەی خۆیان بە مەسادری ئەسڵی خۆیان و لەسەر هەموو بابەتێکی کۆدێکی داناوە کە بارکۆدێکی داناوە ئەتوانی بۆی ئەو بارکۆدۆ بچیتەوە سەر کۆ سەر ئەو نەسەی کە ئەو لێی نەقڵ کردووە بۆی کەس قسەی نەمێنێ بڵێ وەڵا ئەم کابرایە لەکوێی هێنا جا ئەڵێ کە سەیرم کرد لەم سەدا زۆربەیان کە مەسیحی بوون مەسیحەکان لە هەمویان زیاتر تەڵان جوولەکە و غێری جوولەکە ئەمانەشی تیا بووە بەڵام زۆربەی مەسیحەکان زیاتر منصیفتر بوون و حقایقیان وتووە ئەڵێ ئەمان باتەوە بۆ صدقی ئەم ئاەتەکە ئەفەرمێ لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا ولتجدن أقربهم مودة للذين آمنوا الذين قالوا إنا نصارى ذلك بأن منهم قسيسين ورهبانا وأنهم لا يستكبرون وإذا سمعوا ما أنزل إلى الرسول ترى أعينهم تفيض من الدمع مما عرفوا من الحق يقولون ربنا آمنا فاكتبنا مع الشاهدين ئەمە باسی جوولەکە گاورەکانی زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەو وەفدانەی هاتوون و چۆن ئیمانیان هێناوە ئێستش هەر وەکو هینێکی عامە فەرمێ زیاتر جوولەکە دوژمنایەتی بڕوادارانەکە و لەگەڵ بێباوەڕەکانە بەڵام ئەوەی کە خزمایەتی و دۆستایەتی و خۆشەویستیەک و نەرمونیانێکیان تیابێ زیاتر مەسیحەکانن لەبەرەوەی قەشە و ڕوحبانیان هەیە و تەکەبوریان تیانە ئەگەر گوێ لە ئاەتەکانی خوا و پێغەمبەر ئاەتەکانی خوا بکەن کە بۆ پێغەمبەری ناو ساوسان فرمێ سوبەچاویان ئێتە خوارەوە لەبەرەو حەقی کە ئەی بیستن ئەڵێن خوایە لێمان خۆش بە ئیمانمان هێنا لەگەڵ ینی ئەوانە دامانەیە کە بڕوادارن و ئیمانیان هێناوە جا مەبەستەکەی من ئەمەیە ئەم کوڕە باشە ئەم برادەرە مهەندیسە ئەم ئیشە گەورەی کردووە کە دکتۆر هەیثەم تەڵعەت وەکو جەژنانەی ڕەمەزانی 2026 ئیعلانی کرد و منیش گوێم لە هەمووی گرت و ئەم بابەتم بۆ ئامادەکردن کە ئینشەڵڵا ئەمە هەر پێشەکیەک بوو لە ئەڵقەی داهاتووە ئینشەڵڵا درێژەی ئەم باسەتان بۆ باسەکەم کە چۆن ئەو کەسانە ناپلیۆن چۆن موسڵمان بووە ئایا وایە یاوان نییە و ئەو مستەشریقانە چیان و تۆ لەبارەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم گۆتە چۆن موسڵمان بووە چۆن دیوانێکی لەسەر خۆشەویستمان محەممەد صلی الله عليه وسلم و زۆر شتی ترکە ئینشەڵڵا لە ئەڵقەی داهاتووە بە ئیزنی ڕەب العالەمین بۆتان باسەکەم کە ئەم بابەتانە بەڕاستی بابەتی گرنگن کە بزانین غەیری ئێمە خەڵکی تر چیان و تۆ بە ئیسلام چیان و تۆ لەبارەی ئیسلامەوە و ئیسلام چۆن بڵاو بێتەوە و بۆچی بڵاو بێتەوە و فعلا ئیسلام دوا هیوای مرۆڤایەتیە یانێکە دوای ئیسلام ناکەون
دەیاڵە شتێکی ترمان بۆ بێنن کەسێ من زۆر جارەڵێم کە کەسێک یان نەق دەگرێت لە ئیسلام لەم براواز لە ئیسلام بێنە باش بێنە بەدیلەکەی چییە حەزارەی غەربیە حاڵیان جوان ئەوە تا کە ئەبینی ڕێژەی خۆکوشتن لە یابان و لە سوید و لە سویسرە ئەم هەموو خۆکوشتنە بۆ کاتێکە حاڵەتی ڕەفاهیەت و حاڵەتی مادیان باشە بۆ خۆیانە کوژر و ئەمە حاڵی غەربە ئەوە حاڵی ئەو هەموو شەڕێکە بە وڵاتانەیە فرۆشن ئەو هەموو خەڵکێک کە ئەکوژرێ بەبێت تاوان ئەیانەوێت چەکەکانیان سەرفکەن لەکوێ سەرفیکەن لەم ڕۆژهەڵاتە داماوە کە ئەو هەموو پارە و نەوت و ئیمکانیاتیان هەیە ساحیبی هیچی نین هەمویان ئەڵقەلەگیۆ هەمویان دیکتاتۆر هەمویان ساحیبی هیچ نین ئازیزەکان دێمەوە سەر ئەسڵی مەسەلەکەم لەم دنیای پڕژاوەژا و لەم دنیای پڕفیتنە و زوڵماتە تاقە چارەسەرێک و ڕێگایەک و ڕزگاربوونێک پەیامەکەی خوایە وما لم يجعل الله له نورا فما له من نور ئەوەی خوا نورینایەتێ نوری لەکوێ بوو دڵمان خۆش بێ ئێمە لەسەر ڕێگەیەکی ڕاستین ئیسلامەتێکی پاک و پوخت و خاڵسن مخلصن بۆ خوا بکەین دینەکەمان هەوڵ بین شارەزا بین لە کەسانێکەوە وەریگرین کە جێی متمانە بن ئەوانەی کە عەرزم کردن بابەتی ئێستا زۆر پیا بووە لە ئەنواعی شێوە و ڕێباز و کەسانێک کە ئەڵێن ئێمە نەبین دین ڕەنگە هەر نەمێنێ لە کاتێکە ئەمان بارن بەسەر دینە و زۆربیان لە دین ناوە چاوکراوە بین داوا بکەین کە خۆی گەورە اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه دعا بکەین کە خۆی گەورە هەر وەک لە نوێژەکانمانە حەڤە جار داوای هیدایەت و تەوفیق و دامەزراوێکین لەسەر هیدایەتە ئاگادار بین کە بەڵکو بە سەلامەتی ئەم دنیایە تێپەڕێنین و سەرمان لێ نەشێوێ خۆی گەورە هەموو لایە بپارێزێ لەم مەجلیسی زیکرا لە زاکرین حسابمان بۆ بکرێ لە لای خۆی گەورە ناومان ببرێ و خۆی گەورە لە هەموومان خۆش بێ أقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله